دابەشکردنی پارێزگاکانی عێراق بە سەر چەند بازنەیەکی هەڵبژاردندا ڕاوسەرنجی جیاوازی لایەنەکانی بەدوای خۆی داهێناوە. لە کەرکووک جیاواز لە پارێزگاکانی دیکە ململانیەکان لەسەر پرۆسەکە گەرمترە، چونکە هەم فرە پێک هاتەیە هەم بەشێک لە ناوچەکانی دەبێتە چەقی ململانیەکانی نێوان قەوارە سیاسیەکان. چونکە لەبەر ئێمە لە کەرکووکە کە لە هەڵبژاردنە دوو قەزای سەرەکیمان هەیە، قەزای حەویجەمان هەیە، قەزای کەروکمان هەیە. قەزای حەویجە کە دووەم قەزای بۆ ڕێژەی دانیشتوانی کە ئیتر کۆنتترۆڵەوە بۆ نەتەوەی عەرب بە لەبەری دانیشتەکەی هەر لەو نەوتەوەی، بەڵام لە قەزای کەرکووک و قەزا و ناحیەکان و ناوچەکانێکی کەرکووکە تێکەڵیە، یعنی واتە لێرەیانە کورد ئەبێ ململانێ لە بینی دوای حەویجەوە بکات، واتە لە قەزای کەرکووک و قەزای داقوق و ناحیەکانی دەوروبەریانەوە. طبعا القانون جاء استجابة. یاسای هەڵبژاردنەکان لە دوای خۆپیشاندانەکان و ناڕەزایەتیەکانی شەقامی عێراقی هاتە ئاراوە. ئەمە داواکاری خۆپیشاندانی شەقامی عێراقیە، بۆیە دەکرێت ئەم یاسایە کۆمەڵە کێشە و گیر و گرفت بە دوای خۆیدا بێنێت. ئەم جۆرە گفتوگۆیانە بۆ تێگەیشتنی زیاتر لە یاساکەیە. هەنگاوێکی باشە بۆ ئەوەی بگەین بەو ئەنجامەی کە بەم یاسا نوێیە هەموو کەسێک دەتوانێت مافی خۆی لە پارێزگای کەرکووک بەدەست بێنێت. هەرچەندە تا ئێستا ئەنجومەنی نوێنەرانی عێراق چۆنێتی دابەشکردنی بازنەکانی هەڵبژاردننی یەکلایی نەکردووەتەوە، بەڵام هێزە سیاسیەکان و ڕێکخراوەکانی تایبەت بەو بوارە ڕاوسەرنجی پێکهاتەکانی شارەکە لەو بارەیەوە وەردەگرن. ئامانجی نێردرای نور ئەوەیە کە بتوانین لە نزیکەوە لەگەڵ لایەنە سیاسیەکانە، لەگەڵ چالەکانی ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی، لەگەڵ کۆمەڵە شخصیاتە کە لە ناو شاری کەرکووکە بتوانین بزانین لە نزیکەوە ئایا بۆچوونی خەڵکی شاری کەرکووک چیە لەسەر هەڵبژاردنەکان. ئەمە یەک. ئەم دانیشتنە تایبەتە بۆ ئەوانەیە. ئایا ئەو یاسایی کە ئێستا دەرچووە، یاسای هەڵبژاردن لەسەر فرە بازنەی، لەسەر ئەوەی کە بە تاک هەر کاندیدێک بخۆی بۆی هەیە سەر بەخۆ دابەزێت و خۆی کاندید بکە و بەبێ ئەوەی کاندیدی سەر بەخۆ بێ. ئایا خەڵکی کەرکووک چەندێ بۆچوونیان لەگەڵ ئەوەیە؟ کەرکووک بە سەر سێ بازنەی هەڵبژاردندا دابەش کراوە. حەویجە بازنەیەکی تایبەتە و بۆ نەتەوەی عەرەب یەکلایی بووەتەوە، کێبڕکەی بردنەوەی زۆرترین کورسی هەڵبژاردن لە نێوان کورد و عەرەبدا دەکەوێتە سەنتەری قەزای پارێزگای کەرکووک. ئەوەی کورد ترسی لێی هەیە لە دەستدانی ژمارەیەکی زۆر لەو دەنگانەیە کە دەکەوێتە قەزاکانی داقوق و دبس کە تا ئێستا دیار نییە دەخرێنە سەر کام بازنەی هەڵبژاردن. چیانوری، کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.